شەپۆلی کۆچی هاوڵاتیانی خۆڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بۆتە سەردێڕی زۆربەی میدیاکان لە جیهاندا. ڕۆژانە هەزاران کەس لە جەنگ و ناسەقامگیری و هەژاری هەڵدێن و بەڕێگەی مەترسیداردا بەرەو دۆزینەوەی ژیانیشی باشتر لە ئەوروپا ڕێدەکەن. ئەم وێنەیە منداڵێک پیشان دەدات لە سەرەتای دەستپێکردنیان بۆ بە پێڕۆشتن بەرەو سنوورەکانی نەمسا کە ئاوڕی داوەتەوە و نیشانەی سەرکەوتنی بەهەل و دەستی دروست کردووە. منداڵێکی 9 ساڵان لەگەڵ سێ منداڵی دیکەی بچووکتردا لە بەردەم وێستگەی کەلێتیدا لە بوداپێست کە بە زەحمەت شتومەکانیان بۆ کۆ دەکرێتەوە. ئەمە وێنەی وێستگەی شەمەنەفەری کەلێتیە لە بوداپێست کە زیاتر لە 130 ساڵە لە کاردایە و بە چەند ڕۆژێکی ناوازەدا تێدەپەڕێت. چەند هەزار کۆچ کردوویەک بە شەوان لە ناو وێستگەکە و لە باخ و ناوچەکانی دیکەی دەوروپشتی دەنون و بە ڕۆژیش بیرلەوە دەکەنەوە چۆن بکەن نەمسا و ئەڵمانیا و وڵاتانی دیکەی خۆراوای ئەوروپا. ژمارەیەک پیا و لەسەر یەکێک لە پردەکانی ڕۆباری دانوب تەماشای مناڵێکی سووری دەکەن کە کەمێک لە دوای دایک و باشیەوە ڕێدەکات. هەندێک لە گەشتیاران و هاوڵاتیانی هەنگاریا بە سەرسوڕمان و تەماشای ئەم کۆچە بەلێشاویان دەکرد. ئەو کۆچکردوانی بڕیاری ڕۆشتنیاندا بە شەقامە گشتەکانی بوداپێستدا بە درێژایی 170 کیلۆمەتر بەرەو سنوورەکانی نەمسا دڵنیا نەبوون لە وەڵامی پۆلیس و مەترسی شەقامە خێراکان بە تایبەت لە شەواندا. منداڵێک بە باوشی باوشیەوە لە سەرەتای ڕێکردنیاندا بە شەقامێکی سەرشی بوداپێستدا بەرەو سنوورەکانی نەمسا. باوشێک بە دەستێکی شیر دەکا بدەمی مناڵەکەیەوە و بە دەستەکەی دیکەی ڕاخەر و بەتانی هەڵگرتووە و بە هاورازێکدا بەرەو دەرەوەی بوداپێست ڕێدەکا. خێزانی منداڵدار بە تایبەت مناڵی بچووک ئەرچێکی زەحمەتتر بۆ باوانیان دروست دەکا. ژنوپیایەک و منداڵێکی ساوا لە قەراق شەقامەکەدا کەمێک پشوو دەدەن. هەندێک لە خێزانەکان هەر زوو ماندوو بوون و پێویستیان بە کەمێک حەوانەوە هەبوو، هەرچەندە زۆربەی کۆچکردوەکان لەم جێگەیەدا نەوەستان و بەردەوام بوون لە ڕێکردن. لە دوای دواوە ئەو کەسانی کێشەی تەندروستیان هەیە هەوڵی گەیشتنەوە دەن بە گروپەکە. کوڕێکی لاو و کچێکی ناساخی کردۆتە کۆڵ تاوەکو زیاتر لە کۆچکردوەکانی دیکە دوا نەکەون و ڕێگاون نەکەن، بە تایبەت لەسەر شەقامێکی خێرا کە شۆستەی نییە. دواتر هەندێک لە کۆچکردوەکان بە شەمەنەفەر توانیان کۆچ بکەن بەرەو سنوورەکانی نەمسا. لێرەدا خێزانێکی کوردی قامیشلۆ لە شەمەنەفەرەکەدا کە بەرەو سنوورەکانی هەنگاریا دەڕۆن. کوڕێکی مناڵ لەسەر سنووری هەنگاریا و نەمسا بە دەمانچەیەکی یاریکردنەوە ڕوویکردە کامێرا و بە ڕوویەکی خۆشەوە چاوەڕوانی وێنەگرتنی دەکرد. هەندێک لە مناڵەکان وەک ئەزمونێکی سەیر و ڕەنگە یاریشی ڕاستەقینە تەماشای ئەم کۆچە بکەن. لەم وێنەیەدا دوو ژنە خۆبەخشی نەمسایی دەبینین کە بە خواردنەوەی گەرم و بەتانی و جلوبەرگەوە پێشوازی لە لایەشی سووری دەکەن. لەگەڵ گەیشتنی کۆچکردوەکاندا بە یەکەم شارۆچکەی نەمسا لەسەر سنووری هەنگاریا جۆریشی دیکە مامەڵە و پێشوازی ئەزمون دەکەن. لێرەدا گروپێکی دیکەی کۆچکردوو دەبینین کە بە شەمەنەفەر دەگەنە میونخ بە درێژایی چەندین ڕۆژ لە دوای 4/5/2015 و کردنەوەی سنوورەکانی نەمسا ئەڵمانیا بەڕووی کۆچکردوو پەنابەراندا ڕۆژانە چەندین هەزار کەس دەگەنە شاری میونخ. ژمارەیەک هاوڵاتی ئەڵمانی چاوەڕوانی کۆمەڵێکی دیکە لە کۆچکردوەکان دەکەن لە وێستگەی سەرەکی شەمەنەفەری میونخ. لەگەڵ گەیشتنی کۆچکردوەکاندا زۆربیان بە چەپڵە و خۆشحاڵیەوە بەخێراتنیان دەکردن. لە وێنەیەدا ژنێکی ئەڵمانی دەبینین کە یاری منداڵان دەدا بۆ کۆچکردوانەی تازە گەیشتنەتە میونخ. ئەم ژنە کە خۆی منداڵی نییە دڵی بۆ خۆش دەبوو کە هاوکاری ئەو مناڵانە بکە کە وڵاتی خۆیان جێشتووە. چەند مناڵێک لە یەکێک لە کامپەکانی ئەڵمانیادا لە شاری مانهایم یاری دەکەن. دوای چەندین ڕۆژ و شەوی سەخت کۆچکردوو پەنابەران لە کامپەکاندا بۆ ماوەیەکی کاتی دەمێنەوە و دواتر هەر خێزانە و بەرەو شار و چارچکەیەکی دیاریکراو دەڕات و دەگیرسێتەوە.
لێرەوە شتەکان بە بەراورد لە چاوپێشتردا زۆر ئاسانتر دەبن، بەڵام قورسایەکانی دیکەی ژیانی یاسایی پەنابەران لە ئەوروپا دەست پێ دەکات.